خۆشەویستەکانم رسول الله أفرمي صلى الله عليه وسلم لحديثك أفرمي أحب الناس إلى الله يوم القيامة وأدناهم منه مجلسا إمام عادل. أفرمي خۆشەویستترین کەس لە لای خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە و نزیکترین کەس لە خواوە لە ڕۆژی قیامەتە پاشایەکی عادلە، پاشایەک و کاربەدەستێکی دادپەروەرە. وأبغض الناس إلى الله يوم القيامة ومبغوثترين كس للاي خوال الروجي قيامتها وأبعدهم منه مجلسا ودورترين كس لخوال الروجي قيامتها إمام جائر كاربدستو هاتشايكي نعادل نادات پەروەرە. بەڕاستی خۆشەویستەکانم ئەی ئەو کەسانەی کە کاری خەڵکتان بەدەستەوەیە، خۆ تەمعەن لەیرە کاتی ئێماڵێن ئیمامێکی جائر خۆ مەقسەد نییە ئیلا کاربەدەستی یەکەمی وڵات بێ، هەر لەو کەسەوە کە ئیسە تۆ لە ماڵەوە کاری ماڵی خۆتت بەدەستەوەیە، لە دائیرەکەتە تۆ بەرپرسیارەتێکت بەدەستەوەیە، ئیتر حتا ئەگاتە کەس یەکەمی وڵات لەخوا بترسن. ئەم حەدیثەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم با تۆزێ بتان هەژێنێ، بیرێ بکەنەوە، حەزەکەن لە ڕۆژی قیامەتە ڕووسپی بن، حەزەکەن لە ڕۆژی قیامەتە نزیکترین کەس بن لە خوای پەروەردگارەوە، دەی عادل و دادپەروەر بن لە بینی ئەوانەی کە لە ژێر دەستان. تۆ لە ناو مناڵەکانی خۆتە عادل و دادپەروەر نەبی، لەگەڵ ژنەکەی خۆتە، لەگەڵ مناڵەکانی خۆتە، لەگەڵ ئەو فەرمانبەرانەی کە لە ژێر دەستان، ئیتر یعنی بەیانی ئەگەر بەرپرسیارەتێکی تری گەورەترت بەدەستەوە بوو چۆن عەدالەتەکەی. و ئەو کەسەشی کە کاربەدەستی یەکەمی وڵاتە ئەبێ خەمی خەڵک بخوا، خەمی ڕزق و ڕۆزی خەڵک بخوا. والله ئەگەر مسلمانێک بەهۆی ئەوەوە کە تۆ موچەکەی دواخستووە، ئەگەر مسلمانێک تووشی گوناحێ ببێ، تووشی هەلاکەت ببێ، مەسەلەن بەهۆی ئەوە تۆ موچەکەی دواخستووە دەست بۆ دزیە بە، بەهۆی ئەوە تۆ موچەکەی دواخستووە ناتوانێت قەرز باتەوە، درۆ کات، فێری درۆ ئەبێ، فێری فێڵ ئەبێ، لە ناو ماڵ و مناڵەکەی خۆیان ئەشکێتەوە، مناڵەکانی ڕێزی لێ ناگرن وەکو پێویست. ئەگەر بەهۆی ئەوە کە تۆ موچەکەی دواخستووە احتیمالێ نەخۆشیەکی هەبێ نەتوانێت بچێ بە دکتۆر، نەخۆشیەکەی لەسەری زیاد بکە و لەوانەیە تیایش بچێ، والله ئەوانە هەر هەمووی لەسەری تۆیە. بۆیە ئەگەر تۆ عادل بی، دادپەروەر بی، لە خەمی خەڵکا بی، ئەو خەڵکە بە ماڵ و مناری خۆت بزانی، وەکو مناڵەکانی خۆت حسابیان بۆ بکەی، والله نزیکترین کەسەبی لەخواوە. ئەو کاتە زۆر سەربەرزە بی، زۆر ڕوسپی ئەبی، هەر لە ناو خەڵکیشا خۆشەویستی خەڵکە بی. بەڵام ئەگەر ئەوی تریان بی، ئەگەر خەڵکت ئیهمال کردبێ، ئەگەر حسابت بۆ خەڵک نەکردبێ، ئەگەر ماڵ و مناڵی خۆت تێر بن، هەر ڕۆژی لە وڵاتێک بن، ئەم عالەمەشت بەرەڵا کردبێ بەبێ موچە، لە 2 مانگە موچەیەکیان پێ بدەی، ئەویش بە 1000 دەردەسەرێ، بە 1000 ئەملا ئەولا، والله دوورترین کەسەبی لەخواوە.